بناوی خوا سلاح هاوریان هیوام لر شونه بند ساخو سلامت و تندروز بن انشالله برزاندی سنا و منیات معین لخدمت ایوه و پیشکش کردن ویدیوهای کیتر لزنجیره ویدیوکانی بده سنان پاره لانترنت ل پیج فیسبوکی بده سنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنان پاره لانترنت و برزانه که یکم جراو چنل بینن لیره چنلی بده سنان پاره لانترنت که من نیات معین 72 ویدیو لریا و چنل و بلاوکموه که ایوه بی برانبره توانن دراو الکترونیاکان و هر وها دلار امریکی به دست بهنن با ایوه هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندن و هر کاتی کم ویدیو یک آپلود هکم یا خود بلاوکموه یوتیوب لرای نوتیفیکیشن و توی آگادار کاتوه چنل که سابسکرایب بکه و هر وها زنگوله تنشش چالاک بکه بله آوران امرو بابته که زور گرینگ بوی و شرح هکم که اویش لسر داوکاری ایوه برز بو که هنده جار لناو تراسوالت هر وکو لساملین ویدیو که تانخوین بابتی امرو باس ل او تو کنانه یکن که کاتک تو لناو تراسوالت او تو کنه سیرچ که یا خود توی بکری آیکونی تو کنه که یا خودی تو کنه که لناو تراسوالت زیاد نابه ام ویدیوش لسر داوکاری برستان بو زربتان که کامنت یا نویسی بو من لجیر یوتیوب بو اوی من او کشه بو ایوه چاره سر بکم بیناریم ویدیوی من تا کوتاهی ویدیو که به پیش میخن بو اوی ایوه حالا نکن هاورم بو اما بسته کاتی که اچتن او تراسوالیتی بو اوی زیادتر بو یارم ببیتوا و تراسوالیتی بیکموا و بو نمونه لیرانه ادوی توکنک زیاد بکی یا خود توکنک لیرانه بو تو زیاد بی و بی کرد لیرانه هاوران لیرانه توکنک هلا بشیریم بو نمونه ام توکنه نازدان مامچ توکنه تازه هاتوه لیرانه کنترک ادرسی هیا کوپیه کید و دینیت لیرانه لوس بشی بو اوی توکنک زیاد بی کنترول وی پیستیه کید ابینی توکنک نایم بو اما بسته هاوران لیرانه اد توکن اد کستوم توکن هیا بو اوی تو ام توکنی اد بکی و با کارتی که اکری لناو تراسوالت دراوکه پیشان بده و هر وها عددی دراوکه پیشان بده هر دراوی که کارتی که لتراسوالتی سرچت کرد اد توکنی دایم تو کلیک لسر او بشه یکی برزانم یا خود رونتر بکم و بوی و برزانم یا کارتی که سرچت کرد نیده یا کلیک لسر او بشه یکی یا خود لیرانه برزانم بو اوی بو ایوه آسانتر بکری لسر او بشه یکی تنظیماتی سر و لیرانه برزانم هر وکو ماوسکه یبینن کلیک لسر یکی دیتا آخری تاکو آخری دیت برزانم اد کستوم توکن هیا کلیک لسر او بشه یکی هر وکو بینم برزانم ام توکنکاتی که بتوی زیاد که لنا تراسوالیتی لسر شبکه بایننسی ابیتو لسر و اسریوم لیرانه یکم جار بکی با بایننس سمارت چین اوی لبیر نکن اگر لسر اتریومیش بی لیرانه کم با اتریوم ام کم ترک ادرسه هاوران هر وکو بینن لیرانه کوپیه کید لبشی یکم دانی کنترول وی کاتی که داتنا اتوماتیکا ناوی تو کنکه و هر وها جمارکه لیرانه بو تو ده بو اوی تو دانی بکی و تو کنکه زیاد به بلام کاتی که ادرسکت دانه اگر ناوی تو کنکه و هر وها جمارکه نیدای لیرانه برزم لانو کوین مارکت کپی کاتی که ادرستینا ادرسی هم تو کنم لیرانه بشی اکسپلور هیا تماشا کم برزانم لیرانه کلیک لسر اکسپلور یکید هر وکو بینن لیرانه او توکنه نازانم ناو نشانی نیدای با بچینه سر توکنه کیتر با اوی زیادتر با یارم ببیتوا هاورم بونو منام توکنه رد شیبا توکن هر وکو بینم بایننس لیرانه بایننسی حلب شیری دیسانه لیرانه لسره پیستی یکی ابینی دراوکه نیدای اد کستوم توکنه کلیک لسر یکید چونکه بایننس لیرانه برزانم لیرانه کیت بایننس و لیرانه کنترک ادرست کدانا اگر بو زور جار اوانه تبی بخود به دست خود داخل بکی واتا ند داته لیرانه دای نوی توکنه که و هر وها
تو اتوانی لیرانه لبشی اکسپلور دیسانه و چینه سر اکسپلور آها لیرانه برزانم ناوی تو کنکه لیرانه دینی لیرانه برزانم ل هر وەکو گوتم لێرانە لە بەشی ئێکسپلۆر کاتێکە کلیکەکە دێتە و سەفحەیە ناوی توکەنەکە کۆپیەکەیت لەو بەشەی دانێ توکەنەکەش بابێ بە تەواوی کۆپیەکەی هەمووی هاوڕێیان بە تەواوی لەو بەشەی دانێ دیسانەوە لێرانەش ئەگەر کورتکراوە کەش نەبێ هاوڕێیان دیسانەوە دووبارە هەمان ناوی توکەنەکە توانی بنووسی لە خانەی یەکەم کەنترەکە درسە لێران هەر وەکو گوتم لە خانەی دووهەم ناوی توکەنەکە لە خانەی سێمیش دیسانەوە توانی ناوی توکەنەکە بنووسی ئەو ژمارە هەژدەی هەر وەکو لێرانە بینم بەڕێزانم لێرانە نووسراوە دسیمالز لێرانە کانترەک ئەدرس لێرانە ناوی توکەنەکان و لێرانەش نووسرایە هەژدە لێرانەش هەژدەی ئەنووسی و دواتر دانەکەی هەر وەکو بینن لێرانە توکەنەکە زیاد بوو بەڵام یەک شت هاوڕێیان بۆ ئێوە دیسانەوە دووبارە یەکەمەوە تەنها یەک شتەمینی بۆ ئەوەی ئێوە زیاتر بوو ئێوە زیاتر ڕوون ببیتەوە سێبارە یەکەمەوە کاتێک کە لێرانە بوو نمونە هەموو شتت دانا بەڕێزانم کۆنتڕۆل ڤی ئەد توکەن ئەگەر لێرانە دراوەکە لەسەر شەبەکەی باینانسی بی لێرانە لەسەرەوە ئێسێریومە ئێستا ئەەکەیتە باینانس سمارت چین ئەگەریش لەسەر شەبەکەی ئێسێریومی بیت کەنترەکە درسی کاتێکە لێراندانەی لێرانە ئەەکەیتە ئێسێریوم تەنها ئەوەندەیەوێ و باقی تریش کە بە ئێوەم بوت ناوی توکەنەکە و ژمارەی توکەنەکە کە لە بەشی ئێکسپلۆر لێرانە ئەو ژمارەی هەندێک جار 9 هەندێک جار 4 هەندێک جار 6 ئەو ژمارەی لە ئاخیری دانێ لەو دوو بوشە شەرۆک و گوتم تەنها ناوی توکەنەکە بنووسن هیچ کێشەی نییە باڵێ هاوڕان خۆشەویستان ناموێ ڤیدیۆەکەی زۆر درێژ بکەمەوە ئەم ڤیدیۆە لەسەر داواکاری زۆربەتان بوو کە چۆن ئێوە ئەو توکەنانەی کە ئەکڕن ئایکۆنەکە نایێتە ناو تراسوالێتی و بە ئاسانی بتوانن بەم تکنیکە کە لە بەشی ئەد کۆستوم توکەنەکە بناسن بە تراسوالێتی و بە تەواوی توکەنەکە بێتە ناو جزدانی پارەی ئێوە کە ئەویش تراسوالێتە و هەر کاتێک کە توکەنەکە یەکڕن عدەدی چەندی لێرانە پێشانتان بدات هەر وەکو بینن ڕێتشی با توکەن لێرانە زیاد بوو بەڵێ هاوڕێیان نامەوێت ڤیدیۆکە زوو درێژ بکەمەوە تەنها هاتم ئەم شێوەش بە ئێوە برێن بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن توکەنەکان زیاد بکەن لە ناو تراسوالێتی هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبوم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ